بەڵێ ئەم شەو کاتژمێر 5:30 بە سەر لە بەیانی بە چەکی جۆری ئارپیچی تەقە لە ماڵمان کرا و منیش زۆر ترسام. داواکاریمان ئەوەی بە زووترین کاتە و کەسانە دەستگیر بکرێن چونکە ئەمە جاری یەکەمیش نیە، جاری دووەمە کە تەقە لە ماڵمان نەکرێت. بەڵێ دیارە لە بەرەبەیانی ئەمڕۆ کاتژمێر لە دەوروبەری 5:30 و گولەیەکی ئارپیجی ئاراستەی ماڵەکەم کراوە لە ئاکامدا ئەو گولەیە داخلی ماڵەکە بوو تەقیەوە بەهۆیەوە زەرزیانێکی مادی و بەدەر لەوە دایکم کە تەمەنی 80 ساڵە و خۆی باری تەندروستی تەواونیە لەسەر قەریۆڵە بۆ کەوتۆتە خوارەوە و ئەویش ڕانی شکاو لە ئێستادا لە نەخۆشخانەیە. بەڵام ئەوەی جێی سەرسوڕمان و تێڕامانە ئەوەیە کەوا ئەم حاڵەتە بە جۆرە چەکێک هێرشکراوە سەر ماڵەکەی من کە چەکی جۆری ئاربیجیە و ئەم چەکە بەپێی قانونی ئەسلیحەی کارپێکراو لە هەرێمی کوردستان و عێراق پێویستە تەنها لەلایەن هێزە ئەمنیەکان و هێزە سەربازیەکان هەبێ. بەڕاستی لە ڕابردوودا زانیومانە کە حکومەتی ڕووخاوی بەعس مناڵ و ژنی کردووەتە ئامانج، ئەوەی کە ئێستاش ئەیبینین بەهۆی ئەم دەسەڵاتەوە ژن و مناڵ دیسانەوە ئامانجن. خۆ دەنا من شەو ڕۆژ لە ناو بازارم و نەچەک و نەحیمایەشم نییە ئەیانتوانی ئەو کەسانی کە ئەم ڕەفتارە قێزەو ناکەن بەرامبەر خودی خۆم بیکەن نەک بەرامبەر ماڵ و مناڵ. هەوڵم داوە چەند سەرەدایەکمان دەستکەوێ بۆ ئەوەی سکاڵای یاسایی تۆمار بکەین لە دژی ئەو کەسانی کە ئەنجامداری ئەم کارن.